ئەمڕۆ سێ ڕۆژەکە گوندنشینانی سماقۆڵی ڕێگاکەیان داخستۆ ڕێگە نادەن بار هەڵگرەکان هاتوچۆ بکەن بڕیار ئەمڕۆ نوێژی هەینیش لەوێ بکەن لە کاتژێر 12 لەگەڵ پامنێرمان قسە دەکەین لێ گوندنشینان دەدوێنین بەڵام ئێستا دەمەوێت گفتوگۆی زیاتر لەگەڵ بەڕێز ئەندازیار عیماد محەممەد ئەمین بەڕێوبەری چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبانی هەولێر بکەم لە ستۆدیۆ لەگەڵ مامادەیە کاک عیماد زۆر بەخێربێ. ئەوەی گوندنشینان داوای دەکەن داواکاری ئێستان نییە دەمێکە داوا دەکەن بەڵام ئێستا ڕێگاکەیان داخستۆ ڕێگە نادەن بار هەڵگرەکان بڕوە. ئایا هۆکارەکە تەنیا خراپی ئەو ڕێگاوبانەیە یاخود هۆکاری دیکەش هەیە بۆ ئەوەی کە ڕێگە نادەن بار هەڵگرەکان لەوێەوە بڕوات؟ بێگومان سوپاسان دەکەن بۆ دەرفەتە لۆ زیاتر ڕوونکردنەوە هەندێک بابەت و کێشەکان. ئەو ڕێگایە لە هەموو وڵاتانی جیهان پێشکەوتووە ڕێگاکان پۆلین دەکرێت بەپێی ئەو بابرێن بار هەڵگر و ئەو شتانی لە بەسەری دادێ. ئەو ڕێگایە کە دانەندرابوو ئەو هەموو بارە زۆری بەسەری دادێ لە تەنکەر و لە بار هەڵگرەکان پێشترش ئەمە بە نووسراوەمان ڕوون کردیتەوە کە ئەو ڕێگایە لە زووترین بابرین بکەمترین ماوە تێک دەسی. ئەمەمان پێ باش و پێشتر هەرچەندەوە عیلاقی لە یەکە ئیداریەکانە حەزمان لێە بە پێویست دەکرا بە ڕێگای هەولێر پردێدابێن ئەو بار هەڵگران لەبەرەوە ڕێگای هەولێر پردێ ڕێگایەکی تۆکمەیە بە پۆلیمەر کرا دەکرێت وەچی هەر ئەو پۆلینەی لۆدانرا بار هەڵگر و تەنکەرەکان بەوێدابێن بەڵام ئەو بوویتە هۆی کاری ئەوەی کە ئەو ڕێگایە دۆلی سماقولی بە تایبەتی تێک بچێ هەرچەندە لە پلانەکانی خۆمان دوسێ پرۆژە هەیە پرۆژە بەردەواممان هەیە پرۆژەی داهاتوومان هەیە کە هەمووی ڕەزامەندی هەیە ئەو ڕێگای نۆژەن بکرێتەوە نۆژەنکردنەوە ڕێگاوبانەیە جگەلەوە هیچ ڕێگایەکی دیکە تایبەت بە بار هەڵگرەکان دروست دەکرێتەوە بخۆی ئەو ڕێگای ئەگەر بمانێ بە وەچی ڕێگای بار هەڵگر دروستی بکەین دەبێت سەر لە نوێی دیزاین بکرێتەوە پۆلین بکرێت دروست بکرێتەوە بەپێی ئەو بارێک کە ئێستا بەسەری دادێت بەڵام لە کاتی ئێستا لەوانەیە ئەوە نەکریان کاتی بوێ دەکرێت ئێستا بیگوازینەوە بەسەر ڕێگای هەولێر پردە بەڵێ باشانی ئەم پلانە لە بەردەستاندایە بیرتان لەوە کردوتەوە کە بار هەڵگرەکان جارێکی دیکە لە ڕێگای پردەوە هاتوو چۆکەن بەڵێ بەڵام ئەوە پەیوەندی بەیەکە ئیداریەکانەوە هەیە ئەمە دەسەڵاتمان لەسەرەوەی نییە کە برێن یەڵا بۆ ڕێگای دابسنیان ئێوە داواکاریتان بەرز کردوتەوە داواکاریمان بێگومان بەرز کردووە جەنابی قایمقامی کۆیش ئاگدارە و جەنابی وەزیر و جەنابی پارێزگاری هەولێر لەوانە ئاگدار کرانەوە پێشتر ئەمە ڕێگامان هەبوو وەکو ڕێگای دۆلی بالیسان کە ئێستا سەر لە نوێ نۆژەن دەکرێتەوە بەستاندەرەی ئەوەی کە بشێ بۆ باری هەڵگری و تەنکەرانی بەسەری دابچی بڵێ باشە کاک عیماد وەکو ئەندازیارێک ینی دەمەوێت ئەوەت لێ بپرسم ئەم ڕێگایە کە بە بەردەوامی بار هەڵگرەکان بەسەر یا بڕۆ نەگەر نۆژەنیش بکرێتەوە جارێکی دیکە تێک دەچێتەوە ینی چارەسەری ئەمە چییە؟ بڵێ ئەوە پێشتری شەروەشی بە جەنابتم ڕاگەیان کە ئەوە پرۆژەی بەرداویشمان لەسەری هەیە کە ئێستا ئەمە پێشبینی دەکەن کە پرۆژەکان جێبەجێش بکرێت هەم لەبەرەوەی ڕێگا بە تیمەکانمان نادرێت نۆژەن بکرێتەوە کارەکان بە شێوێکی ئەندازیاری بکرێت لەبەرەوەی ڕێگا کە پێویستە بە جیران و داخرانێکی کامل بلەوەی تیمەکانمان کاری لەسەر بکەن ئەمە لەوانەیە چاوەڕێ ئەوەی بکەین کە ئەو ڕێگایە بار هەڵگرانم بچنەوە سەر ڕێگای تر لەوەی کارەکانی خۆمانی تێدا ئەنجام بۆ گەڕانەوەیان بۆ سەر ڕێگەی پردێ و هاتوو چۆکردن لە نێوان هەرێمی کوردستان و عێراق لەبێەوە زۆری کات پێویستە چونکە دەزانن کە بار هەڵگرەکان دوو ڕۆژەوە بۆ سێ ڕۆژ دەبێ وەستاون لە سماقۆڵی وەڵام بە هەندێک شتێ پەیوەندی بە یەکە ئیدارەکان و لەوانێ وەزارەتی ناوخۆ پێویست بێ لەوانێ باسی سۆنەر و شتێ و هابێ ئەگەر نەک ڕێگاکە ئێستا ڕێگای هەولێر پردێ بێگومان ئامادەیە لە هەر کات و ساتەکە ئەو بارە هەڵگرانە بێنەوە سەرەوە هیچ پلانێکتان هەیە لە دوای گواستنەوەی ڕێگای بار هەڵگرەکان جارێکی دیکە ڕێگای سماقۆڵی نۆژەن بکەنەوە بێگومانشی باسماکە ئێستا سێ پرۆژەمانێ پرۆژەشی هەر لەوێ هەرلەکەن بەندای سماقولیە کە کاری تێدەکرێت بەس بەڵێندەر ئێستا بەهۆی ئەو بارە زۆرێک کە لەسەریتی پێ ناکرێ دەرفەتی ئەوەی نیە کە کارەکانی تێدا ئەنجام بدرێت پرۆژە دیمان هەیە کە ئەویش لە بواری جێبەجێکردنەوە پرۆژە دیمان هەیە کە ئەوە هەموو قۆناغ ماوکە بە درێژی جیاواز نۆژەن دەکەینەوە ئەگەر ئەو بار هەڵگرانە بەوێدانەچن بەڵام ئەو خەڵکە بێگومان حەق خۆیانەکە ئەو شتێ بکرێت لەوە چ گوتمانە پۆلینە لۆ ئەو ڕێگایە لۆ بار هەڵگرانە نەکرێت هەم ڕێگای خۆیان لێ تێک چووە هەم لەوانەیە بوو بیتە هۆکاری دیکە داواکاری دیش بێتە ناو مەوزوع لە ناو
مشکلەی خۆمان زیاتر لەسەر ئەوەیە کە ڕێگاکەیە لەوانەیە ئێستا داواکاری ئەویان هەبیکە خزمەت گوزاری دیان پێویستی بەڵێ بەڵێ باشە کاک عیمادیانی وەختێک ڕێگای سماقۆڵی بۆ بار هەڵگرەکان بەکارهێنرا کە دووسایدی کۆیە بڕیار بوو جارێکی دیکە نۆژەن بکرێتەوە کارکردن لەو پرۆژەیە وەستاوە بڕیار نییە جارێکی دیکە دەست پێ بکەنەوە بەم نزیکانە ئەو بڕیارە پێمان گوتی بڕیارەکە لەلایەن قایمقامی کۆیە ئەو بڕیارە درا کە پێشتر لەسەر ڕێگای هەولێر دێگەڵە بوو ئەو هەولێر دێگەڵی هێشتا پۆلینەکەی باشتر لەسەر ڕێگای سماقولی دۆری سماقولی بەڵام ئەوە هەندێک شتەیە لە دەسەڵاتی منێەوە یەکە ئیداریەکان ئەو بڕیاریان لێدا و ڕەزامەندی خوێندەر وەکو چارەسەرێکی خێرا ئێستا دەکرێت ڕێگاکە بگوازنەوە جارێکی دیکە بار هەڵگرەکان بە کۆیە بێنە هەولێر بێگومانەوە دیارە کەمەربەندێک دەکرێت لە کۆی هەرچەندە لە سنووری دەسەڵات و لە سنووری چالاچەکانی بەڕێوەبەراتەکەمان نییە بەڵام چاوەڕیان ئەوە دەکرد کە ئەو کەمەربەندە تەواو بکرێت ئەو زار دیسان بێنەوە سەر ڕێگای هەولێر دێگەڵیان ڕێگای هەولێر پێدێ بکرێت باشە ئێستا کەسەیە قسەی لەگەڵ گوندنشینان کردبێ بۆ ئەوەی ڕێگاکە بکەنەوە تاوەکو چارەسەرێکە دۆزرێتەوە یاخودنا بێگومان بەرپرسە بەڕێزەکان هەر لە جەنابی قایمقامی کۆیە جەنابی پارێزگار جەنابی وەزیری ئاودانکردنەوە لەسەر هێڵن لەوانەیە لە زووترین کات بێگومان دەبێت چارەسەر بکەیت لەبەرەوەی زەرەر زیانی زۆر بە جوڵەی بازرگانی دەگەینێ بەڵێ زۆر زۆر سپاس دەکەم بەڕێزەندازیار عیماد محەممەد ئەمین بەڕێوبەری چاکردنەوە و پاراستنی ڕێگاوبانی هەولێر زۆر سپاس کە ئامادە بووی